Ladies and gentlemen, welcome to Grand Theft Auto San Andreas, the definitive edition. دوای چەندین ساڵ چاوەڕوانی ئێستا یاری GTA San Andreas Remaster لەگەڵ GTA Vice City وەروە GTA 3 Remaster کە پێیان دەوترێت the definitive edition واتە ریمێک نینە بەردەستن. خۆم بەخۆشحاڵ دەزانم تازە یاریەکەم پێکرد تۆزێک چوومە ناو یاریەکەی هەندێک شتەکانم تا کردوتم زانم کاردێک هەموو شتە کاردەکە یا خودنا بەداخەوە چیتەکان هەر هەمووی کار ناکەن نازانم هۆکارەکەی چییە فەنەکان هەندێکی ئیش دەکەن هەندێکی ئیش ناکەم بەڵام ئۆکەی دەست پێ دەکەین بە یاریەکە خۆتە حازرکەن لەسەر PlayStation 5 تاقی دەکەینەوە بۆیش دوو مۆدت هەیە لەسەر PlayStation 5 لە لای من ئەو دوو مۆدێ بزانم لەسەر PlayStation 4ش هەمان شتە پرفۆرمانسمان هەیە کە 60 فرێمە بدڵتیمان هەیە کە تازە ڕێزەلوشنی بەرزترە بەڵام 30 فرێمە بێگومان بە پرفۆرمانس یاری دەکەین تاوەکو فرێم ڕێت بتە 60 فرێمی تەواو تام چێژی وا زیاترە. ئۆکێ کارل سی جێ لە فڕۆکەخانەیە دێتەوە شارەکەی خۆی دێتەوە لۆس سانتۆسی لەبەرەوەی داچی مردیە و ڕێگاش پۆلیسێک ڕای دەگریتن کە خراپەکاری ئەو یاریە کە لە خراپەکارەکانی ئەو یاریەکە کە ساموێل جاکسن ڕۆڵەکەی دەجێڕی ڕێگەی پێدەگرن و دەیبەنەوە ماڵەوە لەبەرەوەی دەیانەوەی ئیشی پێ بکەن ئیشی غێر قانونی ئەو شتانەی پێ بکەن ئەوەش پاسکیلەکەمانە ئەوەش دنیا یاریەکەی کە بزانێت چەندە گۆڕایە ئاوڕیاری خۆشەوی زۆر جوانتر بووە لێخوڕینی پاسکیلیش وەکو گەیم پڵی گۆڕانکاری گۆڕانکاری گەوری بەسەد نهاتیە ئەو بزانم چەکو ئەستێها گۆڕانکاری بەساتی بەس بەداخەوە تاوەکو ئێستا نەمتوان یەک سیلا بەدەست بخەم تاقیکەمە بزانم گۆڕانکاریەکان چێ چنیە بەڵام وەکو لایتینگ هەز دەکەم لایتینگی ڕێد ڕێدەمشن دویان بەکارهێنایە ڕۆکستار داینامیکی زۆر جوانە و تێکسچەری شتەکان بەرز کرایتەوە ئەگە سەیری شتەکان بکەین تێکسچەرەکان بەرز کرایتەوە و مۆدێڵی شتەکان بۆ ناسوشەری ئەو گراسی بکەین ئەو گیانە تێکشەی زۆر بەرزکرێتەوە وە زۆر جوانی شێستە یاریەکە بەڕاستی. ئۆکەی سیجی هاتەوە ماڵەوە ئەو ماڵەکەی خۆیتی کە دەبینی بەتاڵە چاو زەق زەعیف ئەوەشان هەیە کۆنسڵۆکی نیتندۆشیان هەیە لە ماڵێ سێگای نیتندۆیە چیە ئەوە دەنجی پێشترێ ئیدایچی بەبیری تێتەوە سیجێ دەنجی بە تیژی بە منداڵی ئەوە داچی وێنەی داچی لە دەستی کە داچی مردیە خۆشی دوای کردیە بەداخەوە کاکسی جێ غەمبارە کاکسی جێ زۆر غەمبارە بەڕاستی chill دەرێ بيك سموك ڕاستەوە کارڵە سیجێ ئەدە بۆ my dog سەگەکەم داکەم مردیە ئەو داچی کوژەیە بەبیر نما بوو دەبی تۆڵی لێ بکەنەوە دەبێت پێ قسەکانی ئەو کتێبێ بیکە من خوێندیتمەوە ئەو شتانێک کە غەمبارمان دەکە وەوەمان دەکە ژیانشمان بەقوەتر بێ هێزتر بێ کاڵ دەری وات گادێم بوو یعنی کتابەکە تو باس دەکەیت چکە میزمە زۆر نەبوو قسەیە بەس بیگ سمۆک ئەو داچ سیجەیە بیگ سمۆک دەیەوێ چۆن دڵی ئەوەی کاڕی بەدەست بخە چی کاڕی ترست ئۆکەی ئەڕ ئینگلیزی کوردیم لێ تێکەڵ بووە ئەوەندە تۆ شای ڤیدیۆ ئینگلیزی کردی دونیشێ هەر موشەی کوردیم نەبوو نایە ترست واتە باوەڕ قەناعەت شتانە سویت ئەند کێنڵ What's up, y'all? Look who I found. Oh, Ryder. Carl, hey, good to see you. I can't believe she gone, man. باوەڕ ناکەم کە ئەو ڕۆیە مردیە. Just like Brian's. Hey, she was my mama too. Not for the past 5 years she wasn't, nigga. دەرێ ئەو داکیشن بوو داچیم نیش بوو دەرێن 5 ساڵە بەزێت هێشتێ داکی چ Hell you are, girl. You ain't messing with
with them essays. You know we beefed it. They ain't nothing but a Look, bunch of look, lowlife. women, what the fuck are you? At least I got principles. Oh, and I guess that makes you an upstanding American. Carl, tell him. Carl, don't tell me shit, As long bitch. as he treat her right, disrespect you, and he How the did. hell you gonna say that? Like it's any business of yours. Fuck you, sweet. Oh, ئەو خوشیتیان Go again. خۆشەویستی خوشکەکەیان Fucked up. کەسێکی مەکسیچیە ئۆکەی تاقمە زەردەکانن What? Apart from your mother? سویچ دەڵێ نابیشتیوە ئۆکەی ئەوە شتیوان نابێت Real bad. Here, let me سیجێش دەڵێ ئۆکەی مادەم بەس buried over there. Little بە devil جوانی over there. تەعاملی لەگەڵ بکە Big devil over there. مشکلە نییە با خۆشەویستەکەی بیبی Everybody blast on food first, then ask questions second. دەرێ سویچ دەڵێ لێکوانە جیهان هەمووی تێکچووە خەڵک یەکەم تۆ تەقەی دەکە دوای بیر دەکاتەوە واو ئەو لەقتێ جواب پێرانەگەشت سکرینشاتی بکەم هات سکرینشاتە بە خۆتان زان ئۆکەی لێرە تووشی Ballers, drive-by. بۆڵەرزی دەبنەوەانە ئەو تاقمانە کە زۆر ڕخیان لە جەماعەتی جیوان دەبتەوە ئەو سیارە بە دوو تاقەی تەختەوە نازام لە بەرچە بەڵام یەکە لە شتە سەیرەکانی یاریەکەی Follow my lead. ئۆکەی سویت سمۆک بیگ سمۆک Takes you back some, huh, CJ? Yeah. Change around here. CJ, watch your back around here, man. How I get so bad? I thought this was family's turf. Yeah, it's Temple Drive family. We don't roll with them no more. دەڵێ بزانم دنیا لەوە تێکسۆ لێکوانە ئەها هیوایەتمەوە حرەکەی بکەم ئەوهانە عەزمەوە حرەکەی نیە بمرم بەس هیوایەتمەوە حرەکەی بکەم بچمە سیارە ڤاین هودەکەش هەرمایە ئۆ مای گاش ئاوڕێیان بەس بە ئینگلیزی سێ دەکەم نەوە پاشتەوە زمانی خۆم دەکەم ئینگلیزی زمانی خۆم دەکەم ئینگلیزی بیکۆز زۆر خۆشترە بە ئینگلیزی سێ بکەیت Split up. سپلت دێک زیاب نە Fucker. Keep up, MF! ناتام تاوکەم ناتانمە قسەی بکەم بەڵام You just a liability, CJ. I'm the liability. You goddamn, you stupid piece of Back into the game. shit. Right, dog. I'm a liability. Huh, Ryder? This bad before you left. Huh? East I'm a Coast, liability. stand down, I'm best goddamn in the world. Ryder ئینسانیش زۆر خۆ بەزانە دەرێت تو liabilityە تو کەسە چتی بێ ئەمە ئاگامان لە تو بێ ئاگات لە خۆت نییە من داری زاری هیچ نازانی نەیگرستەری نەگرت ئاڕێم پیشەکە بۆ بشە یەس نانە شتەکەم پێم وایە شتەکەم پێم وایە شتەکەم پێم وایە بەتانی بەسێرشدا ئاودی بی ئەگەر بە جوانی بڕۆی بەڵام CJ. You embarrassing us, nigga. کورد چێت کاتێم یور گاد ئەو قسانی ڕایدەرم لەبیر نمایە زای ڕایدەر زۆر لە جەوی سیجێ دە دەرێت و بجوڵێت و حایمەت بردیە نازانین پاسکردی باژۆی سەبر دەڕۆی بەرە خۆتان لێکدەن What the fuck is going on, man? Uh-oh, hello, lady. What's the matter? What's the matter? Fool. خوش داریم fool. So خوش داریم Them fool. motherfuckers though showed them niggas who's gangster. Ride a nigga. So when you leaving, Carl? درکی در روی کارل. Thought I might stay. در نازانم لەوانەیە بمینێمەوە چونکە شتەکان هەمووی وێران بووە. Ah, man, I won't let you down. I swear. در من Go call some hood rats and لەگەڵتان ئەو دەبم. لەگەڵتان دەگونجێم و بە هیواتان ناکەم. لەگەڵتان دەبینێمەوە لەبەر هیچ وەزاکەمی تێک چووە لە بۆ CJ1. Just drop in. We all hanging out. ZHEER, and get yourself some colors, fool. دەرێ بڕوانندێک ڕەنجی بە خۆتەوە بکە. Embarrassing to be seen و with you. قژت چاکە. لەبەرەوەی ئایا چوو نەگە لەگە تو ببیندرێن. ئۆکەی. سیڤەکەش هەرمایە وڵای حەقە ئۆتۆ سیڤەکە بە بزانم وتیان ئۆتۆ سیڤیش هەیە بەس نەفسی گڵیچ کاتی خۆی هەرمایە لۆ لێ دەگەڕێ بچمەوێن دەرکەی جێ هیچ پێ ناکرێ Okay, to save the game, pick up this kid. Okay, I know. ئەم مامۆستامە لەو یاریە. I know, Rockstar. Big Smoke. نا بە ئەوی مەرحەلە یەکەم هەر ببینێ خۆشە.
باشتر ڕۆشتان پێنیشاندەم پێشەوەی بڕۆین هاوڕێیانی خۆشەویستم ئەوە ژووری خۆگۆڕنی سیجیە تایم بچی ئێرکوانە هەمان ئەنیمەیشن هەر بەکار هاتەوە دیسان دووبارە ئەو یاری پەبجی نیوستێتی شات نۆتیفیکیشن هات بینی بەیانی زووە من ئەوەی دەکەم ئەوە ئەنیمەیشن هەرمایە تانی زروبەرجی خۆت گۆڕی بەڵزە بێکوان ئێستا هیچ زروبەرگێکمانە سەودەی بڕۆین مەرحەلەیەکی دیکە لەگەڵ ڕایدەری تاکینۆ ئەو کامیرەکەش لێرە هەرمایە نو غەڵەتمان کرد دا لێبردن دەکەم مستر رايدر بابسين حلاقي وبزعم دوم مرحلة ما نبي ياري حلاق كي غردنا بم think أستيرا كان سانزون ديارن يعني مانك big smoker Hello? Hey, thought I'd explain some shit. Sweet. Hey, Sweet, what's up? Since you've been away, shit has changed around. دار لو كاتي تروح تشتكان هم ويران بوا Big no more. دار خانواده جروف ستري زور بتسوق بيتو يستا And split with the Grove. Now we so busy, set tripping ballers and Vargos have taken over. So watch yourself out there. Yeah, I hear you. دار جماعتي بالاسو لقل مكسيكان زردكان تاقمشين او كمور زردكان خليكن لشويني خوشمان درمان دكان ئاگاداری خۆت بە کە دەسۆڕێەوە لە شار سویت براگەورەی سیجیە سو چ دەوێ دەرهاتیمە ئاوران دەبێ دەسکی بکەم بەداخەوە لەبەر کۆپیڕایتی بەستتان دەگەێنم ئێستا مەسەرەکە چێت چکە گۆرانی پێ لە باگراوند نامێ ڤیددیوەکە کۆپیڕایتی بێت سەرێ نە وێران دەبێ ڤیددیوەکە ئۆکەی دەڵێ سیجی چووە ڕایدەری ببینی تاوەکو Like a raggedy ass motherfucker. He popped his membrane years ago. ڕادیۆکانی شەرماینە Way I let that بەزەمە دایان بژینەوە هەم ڕادیۆکان وەکو خۆی ماینە یا ڕۆکستار دەڵێ ڕادیۆکان وەکو خۆیان مایە بەڵام تۆزەک هەندێک لە گۆرانەکانیان لادایە ئەوەیان نمابوو لایسنسیان نمابوو ئاگدیان نمابوو هەندێک گۆرانەکان یەکەم کردەوە I'm thinking of staying. Why? My family, the homies is here. We were always here, fool. Yeah, but now I'm back, and I know what I've been missing. Don't expect me to kiss your ass or nothing. You still busted to me. Yeah, okay, thanks. لەبەرەوەی سیجی ئەو جەماعەتی بەجێشتی لە ماوەی 5 ساڵی ئەو خانەوادەی بەجێشتیە سە و ئەشش ڕایدەر قەنەعەتی پێ ناکە بۆیە دەبی بەردەوام ڕیسپێکتی کۆ کاتەوە دەڵێ ڕێز و قەدری وان بەدەست بینتەوە جارێکی دیکە بۆیەش دەبی هەموو شتێکی بکە لە پێنا ئەوەی کە ڕیسپێکتی زیاد بی چکە 5 ساڵ ئەوانی بەجێشتیان جازە هێشتا نازانی کە لەبەر سیجی ئەو جەماعەتی من دەزانم بەڵام لە یاریەکە هێشتا نازانین بەڵام بەس مێڵەکی دانێم زانین چییە زۆر ناشرینە بزانین قژی درێژ چۆنە هەلاخەر زۆر جوان بە بایدەوەی بە ئەوە بی زۆر جوان بۆ حەلاق بەجددی دەرێ بە بیگ سمۆکی بڵێ ئەو پێویستی بە قژ تراشینێکی هەیە ئەوکە ڕایدەر ئەوزارە بزانین دەمان باتە چەند جگەرەکەی دەستی بەدەستی وەنووسە هێشتا گاری نەکریا Looking too skinny, CJ. I want to get us something to eat. I'm gonna finish this, then I'm gonna take care of business. ئەو فێرت دەکات تۆ تریاڵەکە لە بۆ یاریەکە دەی بچی نان بخۆی ئەگەر نان نەخۆی زەعیف دەبیەوە بزەبەت ئەو شتە هەیە لە یاریەکەی کە زەعیف دەبیەوە ئەگەر نانی زۆر بخۆی قەڵەو دەبی you become fat. ئۆکەی سەو چی شتێک بخۆین خوای یاریە زۆر جوان بووە کار دێمت زۆر جوان بووە What would you like? What would you like? عجەشە ئەمن کابراایەکی زۆر خۆرم سە گەورەترین خۆراکیەوە بخۆم لە ژیان ڕاستی زۆر خۆرم شتی ڕاقی دەخۆین Thank you Mr. ئەو هات بە سیلاحەوە هات Give up the money. Give up the money. Ryder, not this again. It ain't me. دەشی ناسن No one else is that small. I feel sorry for your dad.
Shit, you crazy. Let's get up out of here. Same old CJ. Buster. Straight Buster. Oh shit, run! بەخۆش پێگوت ڕایدەر جارەشکەوە مەکەوە یعنی چەند جاری کە ڕایدەر ویستی ئەو شوێنەی بدزی This pizza بەڵام parlor's فەشەلی gonna push هینەیە. you over. ئۆکێ دا لێبردن دەکەم خەتای من نەبوو ڕایدەر ئینسانێکی کەرە بێعەقڵە. لەسەر نەخشە یاریەکەش مینی ماپەکەش خەتێکی زەردەندرایە کە ئەوە شتێکی زۆر باشە وەی پۆینتە دەچێ شوێنەکەی خۆت کە زۆر نازدارە. بەس پێشتر نازانم پێم وابوو سیارەکەی ڕایدەری ئەوەی لەسەر بوو. دووداری لە پشتی نەبوو؟ ئەتنگ دووداری لە پشت بوو. وا هەز دەکەم دووداری لە پشتی هەبوو یان دیارە چکەیە دووداری لە پشتە بەی ڕایدەری دەچی ئانەنەوە. دەربینمەوە ڕسپێکتمان وەرگرت. لەوەیەک جار کە محاولەی چیتی بکەم زانم دەتوانم چیتەکان ئەکتیڤیت بکەم R1 R2 L1 X ناتوانم. ئەدی چیتی دیکە بۆ نمونە دەبێت سیلاحی تاقیکەمەوە زۆر زۆرم پێویستە ئێستا حالیان سیلاحەکان لە کوێن وێپن ئەوچە وێپن R1 R2 L1 R2 ئەولای God damn it, why? هیچیانیش ناکەن ئارەنەوە پێویستی بە ئەپدەیتە پێویستی بەچی ئارەنەوە بەس بەزام کەش و هەوا دەمەکان کە ئیشی دەکرد سە بزانی ئیش دەکەم R2 X L1 L1 L2 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 سێ گۆشە ئەوژیش ناکە L2 خوارێ ئەو لای تاگۆشە خوارێ تاگۆش ئەوژیش ناکە وەڵڵا ئیشیان دەکرەوانە خۆم تاقیم کردەوە ڕستمیشم گرتیە بە سکرینشۆتی هەندێک شتم تاقی کردەوە R2 X L1 L1 L2 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 ئێستا ئیشی کرد هەندێک لە چیتەکان ئیش دەکان دەچیان ئیش ناکە ئارەنەوە وای بەسان دەچی ئیش دەکان دەچی ئیش ناکە Motion Sunny R2 X L1 L2 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 سێ گۆشە ئێستا ئەوە ئیش دەکە دەرێم ئیش دەکە R1 R2 L1 X پارەکەی ئیش ناکە ناتان پارەکەی زیاد کەم جەوەکی زۆر خۆشە R1 R2 L1 R2 خوارێ چەپ خوارێ ئەولای دێمت شێخم لێ نمایە ئارەنەو لەو ئیش ناکە بەڵام ئیش ناکەم زانین خوە چیتەکان یاریەکەی خۆش دەکەن یعنی متعەچی زۆر خۆش بە یاریەکەی دەدەن پەنجەرەکانیشم داخرێنە واو جەوەکی چەندە جوانە زۆر جوانە ئەوڕێن ئەو جارش محاولش کە دەکەمەوە لە بۆتان چکە زام زۆربەتان هەستان لێیە R1 R2 L1 R2 چەپ خوارێ ڕاست سەرێ چەپ خوارێ No it does not work I don't know why but it does not work so ئەو پارتیەکەم یاری GTA San Andreas دەبیتن ئەوە گرافیکی یاریەکەی لەسەر PlayStation 5 هیوادارم بەدڵتان ببی ئینشاءالله بزانم مشکلی چیتەکانی چی هەل دەکەینەویش ئینجا دێنەوە لە بۆتان ئینشاءالله پارتەکی دیکەتانە بۆ دروست دەکەم وەروە ئەگەرداری GTA Vice City و سێژ بن ئەویشنا بڵاو دەکەم لە بۆتان بینەری بن لەوانەشە تا ڤیدیۆ دەبین ئەویشم بڵاو کردیتەوە تا ڤیدیۆیشتیکە ڕێز خۆشەویست قوڵ بکەن خواتان لەگەڵ